ڕێگای سەرەکی هەولێر بە حرکە دوای زیاتر لە 2 مانگ لە کارکردنی بەردەوام ئەمڕۆ بە ڕۆی شوفێراندا کرایەوە. ئەو دیمەنانەی کە لە دوای منەوە دەیبینن دیمەنی ڕاستەوخۆن کە زیاتر لە 2 مانگ پێش ئێستا سەرۆکایەتی شارەوانی هەولێر دەستی بە نۆژەنکردنەوە و هەروەها قیرتاوکردنی ڕێگای سەرەکی هەولێر بە حرکە کرد کە ئەم شەقامەی کە دەیبینە ئەمە ڕێگای سەرەکی هەولێر بە حرکەیە لە سایدی هەولێر چوون بۆ بە حرکەیە کە لە شەقامی 100 مەتریەوە دێت بۆ ناو قەزای بە حرکە لە سنووری پارێزگای هەولێر. ئەم ڕێگایە ژمارەیەکی زۆر لە شۆفێر بە بەردەوامی هاتوچۆی بەسەردا دەکاتن. پێشتر ڕێگاکە چەندین چاڵ و چۆڵی تێدا کەوت بوو سەرڕای ئەوەی کە سەرۆکایەتی شارەوانی هەولێر چەندین جار چاڵەکانی یاخود نۆژەنکردنەوەی کاتی بۆ ڕێگاکە ئەنجام داوە، بەڵام دواتر بڕیار لەبارەوە درا کە دەبێت بە تەواوەتی ڕێگاکە قیرتاو بکرێتەوە. سەرەتا لە شەقامی 100 مەتری تاوەکو 120 مەتری نۆژەن کرایەوە بە تەواوی، دواتر ئەو بەشەی کەما بوو لە 120 مەتری تاوەکو ناو قەزای بە حرکە لە سنووری پارێزگای هەولێر دەستی بە نۆژەنکردنەوە کرد کە زیاتر لە 2 مانگە دەست بە نۆژەنکردنەوەی کراوە. ئەمڕۆ بە ئامادەبوونی پارێزگاری هەولێر شەقامەکە بە ڕووی شۆفێراندا کرایەوە. لەو ماوەیەدا کە نۆژەنکردنەوەی ڕێگاکە ئەنجام دەدرا خود قیرتاو دەکرایەوە، چەندین ڕووداوی هاتوچۆ لەسەر ئەم ڕێگایە خود لە نزیک بربەستەکانی 120 مەتری ڕویان دەدا. کردنەوەی ئەم ڕێگایە وەکو پارێزگاری هەولێر ئاماژەی بەوە کرد کە بۆ ئەوەی کە ڕووداوی هاتوچۆ کەمتر ببێتەوە و وەکو ئاماژەم پێ کرد کە دوای زیاتر لە 2 مانگ ڕێگای سەرەکی هەولێر بە حرکە بە ڕووی شۆفێراندا کرایەوە.